سالمە و ڕێز لە خانمان دەکرێ و دەرفەتی کار و پۆست و حکومڕانیان پێدەدا و تا ڕادەیەک ینی ڕێز لە خانمان دەگرێەوە مافەکانیان دەزانێت. گفتوگوێ پرس و بابەتانەش دەکەین لەسەر پرسی کورد دەوەستین. کورد چی بکە لە ناوچەکە؟ کورد چەند دەتوانێت بەرەنگاری و ڕووداوە نەبێتەوە و لە بەرامبەریاندا بەهێزەوە ڕابوەستێ. ئێستا پرسی کورد تەنها لە ڕۆژاوای کوردستان نییە و تەنها لە باکوور نییە لە باشووریش نییە. پرسێکی گرێدراوین بەیەکەوە. چەندە کۆدەنگیمانەیە بۆی بەرەنگاری ئەم ڕووداوە نەبینەوە بۆ پشتیوانی یەکتر ببین. بە تایبەت لە باشووری کوردستان ئێستا ئێمە لە دۆخێکداین کە بازبوونێکی 34 ساڵی حکومڕانیەوە بتوانین هاوکاری پارچەکانی دیکە بکەین. گفتوگوێن پرس و بابەتانە دەکەین. میوانێکمان هەیە زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد میرە ڕۆژنامەنووس مامۆسای زانکۆ ڕۆژنامەنووس ئێستا کەمێک لە بواری ڕۆژنامەنووسی دوور کەوتووەتەوە. دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی سەرچاو بەخێر بێ. دکتۆر وەکو مامۆسای زانکۆت ناسێنین بەخێراتی سەرچاو. دکتۆر و ڕووداوانەی ڕوێندا و ئێستش بەردەوام ڕوو دەدەن ئەوەی لە ناوچەکە ڕوو دەدا چیمان پێ دەڵێن؟ ئەوەی کە لە سووریا پێشتر ڕوویە لە مانگی 12 ڕووداوەکانی دوو ڕۆژی ڕابردووش دێشکراوە ئەو ڕووداوانە. دەمێک جار ئەوە وتراوە هیچ شتێ لە نەخشەی سیاسی سووریا کە ڕووی داوە هیچ سووریەکان نەبووە. ئەوەی کە کاریگەری ئەو ڕووداوانەشی لەسەرەوێت تەنها لەسەر سووریەکان نابێت، بەڵکو کاریگەریەکە چۆن ڕووداوەکە ڕووداوێکی بەرفراوانی نێودەوڵەتیە، کاریگەریەکانیشی کاریگەری بەرفراوانی نێودەوڵەتی و هەرێمی. ئەگەر لەسەر ڕاهەندە هەرێمیەکەی بوەستین کاریگەری لەسەر تورکیا، لەسەر ناوخۆی سووریا و زۆر بە دیاریکراویش کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستان و لەسەر ئێران و لەسەر یەمەن و دوجاریش کاریگەری گەورەکەی لەسەر ئامانجی سیاسی ئیسرائیل لەبێ لە ناوچەکەیە. بۆیە پێمان دەڵێت هێشتا ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست لە سەرەتای خۆداڕشتنەوەیە. ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل دەیەوێت خۆرهەڵاتێکی نوێ، ئەمە لەلایەکە ئامانجی سیاسی ئەمریکایە لە ناوچەکەدا و خۆرهەڵاتێکی بێکێشە و ئیسرائیلی کوبڕا کە ئامانجی سەرەکی ئیسرائیلە. بۆیە هەمیشە ئەبێ ئەوە بزانین کە نە ئەمریکیەکان و نە ئیسرائیلیەکان سووریایکی بەهێز و دامەزراویان ناوێت و لە بەرژەوەدی ئێمەش نێوەکو کورد کە ئێمە سووریایەکی مرکزی بە عقڵێتی گروپەکەی ئەحمەد شەرع بەڕێوە بچێت، چونکە ئەمە کارەساتێکی گەورەی نەک سیاسی، کارەساتێکی گەورەی ئینسانی دروستەکە، چونکە ئەحمەد شەرع و گروپەکەی لە هەیەی تەحریری شام پێشەوەی کە گروپێکی سیاسی ترسناک و مەترسیدار بن کە من لە مانگی 12ەوە دوای ئەو ڕووداوانەم قەناعەتم هەبووە کە ئەحمەد شەرع ڕزگارکرد نییە. ئەحمەد شەرع داگیرکەرێکی ترسناکە. پێ دووە بووە هەر محەممەد جۆلانیەکەی جارانە نەک ئەوە. پێم وایە ئوسامە بنلادنی 2025 ئوسامە بنلادنێکی ترسناک بە کۆمەڵێ تەکنیکی تازەوە ئەتوانین بڵێن ئوسامە بنلادن زیندوو بۆتەوە بە خراپتر و بە ناشرینتر و بە ترسناکتر. بۆچی؟ خۆی سووریا لە ئەجێندای ئەمریکی وڵاتە دیموکراتیەکانە پێش هەموو وڵاتانی ناوچەکە لە خەریتەی ئێرهابایە. سووریا لە ساڵی 1970ەوە مەبەستمان پەیامە بگێنم 46 ساڵە لە بازنەی ئێرهابە. سووریا یەکێکە لە پێش ئێرانیشەوە، ئەمە زۆر گرنگە بینەری بەڕێزپسانیە، سووریا لە پێش ئێرانەوە دامی گروپی ئێرهابیەکە، واتە ئەزمموونێکی ئێجگار دەوڵەمەندی هەیە لە دامکردنی گروپەکانی نێو فەلەستین. ڕەنگە بە ئەدەبیاتی دینی ئەم بۆ چونە تۆزێ خراپ بێ، بەڵام دامی ئەم گروپە چەکدارانەی کردووە لە یەمەن کردوێتی، لە ئێران کردوێتی. بۆیە لە ساڵی 1970ەوە لەو بازنێدایە کە مەترسیە بۆ سەر ئاسایشی جیهاد و مەترسیە بۆ سەر ئاسایشی ناوچەکە. ئەزمموونێکی دەوڵەمەندی هەیە
لە داعمکردنی ئێرهابە لە ئیستیرادکردنی ئێرهابە. سووریا و ئێران دوو مەدرسەی بەرهەمهێنانی ئێرهابی فکری و جەسەدین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، هەریەکان بە فۆرمێکی جیاواز و بە ئاراستەیەکی جیاواز. بۆ سووریا دەوڵەتێکی ئاساییە. ئەمە لە ڕەهەندێک کاگڕانکۆ. ڕەهەندی دووەم کە زۆر مەترسیە خودی ئەم پیاوەیە کە ناوی ئەحمەد شەرعە. ئەحمەد شەرع ئێستا لە نێو ئەدەبیاتی گروپە چەکدارە تووڕەوەکانە ڕەوادەکانیان حەزەکەم بینەری بەڕێزاگەی لەمە بێ لە کوردستانی خۆشمانە بەداخەوە بانگەشە بۆ ئەکرێ کە محەممەدی مەهدی سەدەیە لە ڕێگای هێنانەوەی هێندێ فەرمودەی پێغەمبەری خوددا دووروری خوای لێبێ لە تەفسیرکردنی هێندە لە ئاەتەکانی قورئان. ئەمە مەترسیە لە مێژووی هاتنی ئیسلامی سیاسیە لە نزیکەی 150 ساڵی ڕابردووە لە دەرکەوتنی محەممەد عەبدولوەهابەوە لە سعودیە تا ئێستا هیچ کەسایەتێکی ئیسلامی چەکدار هێندەی ئەحمەد شەرع شەرعەدراوی بۆ نەکرداوە بۆی کە وای پیشان بن ئەم پیاوە ڕزگارکەری ئیسلامە. ڕاستە لە فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام دووروری خوای لێبێ لە هێندێک شوێنە باسی پیرۆزی شام و ئەو فیتنە سیاسی و ئاشوبەیەکە کە لە شام ڕوەدا کۆنتڕۆڵکردنی ئەو فیتنانە لە بەرژەوەندی ئیسلامە. بەڵام بەستنەوەی بە پیاوێک کە دەستی بە خوێن سوور بوو بێ و پیاوێک کە هیچ سیمایشی ناڵم دیموکراتی چونکە دیموکراتیەت و ئەم ئەدەبیاتی هەیەی تەحریری شام مانیع جەمعە پێکەوە کۆ نابێتەوە. مەسەلەی ئەمەوێ بینەری بەڕێزەوە بزانێت دیموکراتیەت لە فەرهەنگی سیاسی ئەحمەد شەرع بێنە دەرەوە لەسەر ئینسانی بوونەکەی قسە بکە کە من گومانم لە ئینسانی بوونی هەیە. شەرعێتدان باش یعنی هێنانەوەی ئاەتەکانی قورئانی پیرۆز فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام دووروری خوای لێبێ بۆ ڕەوایەتیدان بەم کەسایەتیە لە نێو کورد و لە عالەمی ئیسلامیە مەترسیەکەی زۆر گەورەیە. ئەحمەد شەرع ببوورە ئەمینجاری یەکێتی زانایانی جیهان هەر پێرێشە و دوێنێ و خەتوامە پێرێشە و پشتیوانی بۆ دەربڕی ئۆتی تۆ دەوڵەت مەدارێکی لەسەر ئاستی جیهان و بەردەوام بە و نارەکانە لە ناوبەرە ینی وەکو ئەمیرالمومینین ناسان پێم وچی لەبەر ئەوەی ئەگە تۆ هەر بەڕێزێک ئەوێت پشڕاستی قسەکانی ئێمە بکاتەوە ئەتوانێت سێرجێک بۆ زانیاریەکانی ئێمە بکە دەزانێت ئێمە لە شۆ قسە دەکەی. ئەم پیاوە پیاوێک نییە لە سەروبەندی هاتنە سەر حکمی ئەم بۆ چورانەم بەشێکی تەرح کردووە. پیاوێکی ئاسایی نییە، پیاوێکی هەڵتۆقی و نییە. لە سیاسەتە لێزانیشی دڕندەیە. من دەتوانم ناوی بنێم هتلەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حکومدارێکەشی درێژە ناکێشێ. ئەمڕۆ کاشتی 2025 لەگەڵ بەڕێستا لێرە قسە ئەکەم حکومدارەتی ئەحمەد شەرع درێژە ناکێشێ چونکە لە بەردەم جەنگێکی ناوخۆی حتمیدایە لە بەردەم تەماعی ئیسرائیلی کوبرادایە ئەوانەی کە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شارەزان دەزانن چەمچی ئیسرائیلی کوبرا چییە. لە بەردەم ئەوەدایە ئەم پیاوە تا ئێستا لە ماوەی 3 مانگی ڕابردوودا کە ئەمڕۆ ڕێک سۆفێکی سێرە 3 مانگ تێپەڕێ بەسەر حکومدارێکەکەیە. لە ماوەیەدا کۆمەڵێ عوایقی نێودەوڵەتی و هەرێمی بۆم کەسایەتێ دروستە بێ وەکوتم دیموکراتی نیە کە لەگەڵ سیستەمی نوێیە ناگونجێ. ببوورە ئەمریکا ئەمانەی ناوێت ئەمریکای تازە بە تایبەتی ئەمریکای ترەمپ کە لەسەر پارە ئیژەکە چەند پارە مەدەیتێ ئەوەندە خزمەت دەکەم. ئەحمەد شەرع لە ڕووی اقتصادیەوە ئێستا باری ئابوووریەکی سفرە ئەگەر دامەکانی سعودیە و قەتەری لێوە بگریتەوە هیچی نامێنێتەوە. بەڵام ئەمەوەیە کۆمنتی تر بم لەسەر کەساتیم پیاوە چونکە زۆر گرنگە ئێمە ڕاوەی کەساتیەکە بکەین بۆی لە سیاسەتەکە تێبگەین بۆی بزانین چەند کوردیەوێ. مەسەلەن تەنانەت لە بەستنی ڕێباتە پیاوێکی زۆر جیاوازە لە هەموو سیاست مەدارەکانی تر. زۆرە لە سیاسیەکان وتیان کاتێ ئەچێ بۆ سعودیە ڕێباتێکە بەستێ بۆ ئیمباخێکە بەستێ کە تعبیر لە ئاڵای ئەوان بکە لەگەڵ ژێر هەژمۆنی ڕەوتە ئەچێ بۆ تورکیا بە جۆرێکی تر مامەڵاکە ئەچێ بۆ ئەدەنی هاشمی بە جۆرێکی تر مامەڵاکە. لەبەرەوە ئەمە یاریکەرێکە بەڵام زۆر پەرش و بڵاوە یاریکەرێکی لێزانە بەڵام سەرکەوتوو نابێت لە بەختی سیاسی یاوەریە بێت نە ئەشتوانێت لە نێو سووریایە کە چەند پێکهاتێکی
گەورەی تایە بتوانێت سەرکەوتوو بێ ببوورە درێژەم نویستم قسەکان تەواوکەی بۆی پەیامەکە بگات دکتۆر ینی لە سێمانگی ڕابردوودا ناڵێن پشتیوانی بەڵام کرانەوەیکی ئەوروپاش هەبوو بەڕووی ئەحمەد شەرعە ئایا توانی بووی ئەوان بخەڵەتێنێ قەناعەتیان پێ بکە کە ئەم میتر ئەحمەد شەرعە محەممەد جۆلانی و تیرۆریستەکەی جاران نییە یان ئەوەی کە ئەوروپا هێشتا بە گومان و مامەڵیان لەگەڵدا دەکرد هەموو گۆڕانکاریەک بۆ خۆی جێگای سەرنجە مەسەلەن تۆ ناتوانانی لەسەر تاوە بەڕات بی کە بەرەو کوێ ئەڕوا بەڵام مەسەن دوای هاتنی وەزیری خارجی ئەڵمانیا و تەنانەت دەست درێژ نەکردن بۆ تۆقەکردن دیدگای ئەوروپا بۆم کەسایەتێک گۆڕا کە وەک وتم تێگەشتە مۆدێرنەکانی سیاست و دیموکراتێتی لێ بکەرەوە ئێمەش ئێستا باز لە ئینسانی بوونیەکی کە بە ڕووداوەکانی دوێنەی لازقیە سەلما کە ئەم کارکتەرە و گروپەکەی بەها ئینسانەکانیشان لەدەستداوە. دیدگای ئەوروپا مەسەلەن ئەبێ بزانی حکمی 55 ساڵەی بەعسی عەلەوی لە سووریا مۆفەق نەبوو. حکومدارێکی تونوتیژ و دژە مرۆڤایەتی بوو زیندانەکانی شات و زوڵمەکانی ئەو بوو. ئێمە لە بەردەم گۆڕینی دیکتاتۆرێکی شیعی بە دیکتاتۆرێکی تۆنڕەوی سونە لە سووریا تەنها ئەمە ڕوویاوە. حافزە سەدێک کە بەشارە سەدێک کە دیکتاتۆرێکی شیعە مەسەبە بۆ دیکتاتۆرێک وەکو ئەحمەد شەرع سەرنج بە مامەساڕانکو لەو گۆڕانکاریانەی کە ڕوویاوە لە دنیا لەو وڵاتانی کە کوردی تایە لە سەرەتا هیچ دەوڵەتێ بە سەدام حوسێنی بە هەژبوون و دەسەڵاتیشەوە بە هاتنی مەدی ئیمام خومەینی تەنانەت بە تۆرگۆڕۆژال و بە ئەتاتورکیشەوە وەک ئەحمەد شەرع بێ ئینساف دین بەرامبەر بە کورد لە یەک لێدوانە نەبێت کە ئەڵێ کورد بەشێکە لە سووریا هەوڵە دەیت مافەکانی پارێزراو بێ بۆ نمونە لە کۆنگرەی ئەوەی کە ناوی کۆنگرەی نیشتیمانی لە دیمەشق یەک کارکتەری کوردی ئەسیل بەشداری نەکردووە لە داڕشتەوەی زۆر بێمنەتانە باز لەوەکە کە خەریتەی سووریا خەریتەیەکی یەکگرتووە ڕاستە مەسەلەن ژەنەڕاڵ مەزلوم عەبدیش باز لەوەکە کە ئەوان جیابوونەوان لە سووریا ناوێت بەڵام تێگەیشتنی ژەنەڕاڵ مەزلوم عەبدی بۆ چەمکی یەکگرتووی سووریا زۆر جودایە لە تێگەشتی ئەحمەد شەرع. ئەحمەد شەرع بە زەبر و زەنگ دەیەوێت ئەم بارودۆخە بسەپێنێ بۆیە شتێکی نامۆ نییە کە لە سەرەتای گۆڕانکاریەکانە ئەوروپیەکانە بەریشیەکان ئێمە تەنانەت مەسەلە لە کوردستانیش بە ڕەوتە سیاسیەکانیش دڵخۆشە من بەوەی کە گۆڕانکاری ببێت چونکە بە خەون و ئامانجیەوەی کە ڕەنگە بەشێک لە بەها ئینسانی و کوربوونەکان پەرەی پێ بدرێت. باشە دکتۆرەوە ئێستا ئیتر ئەحمەد شەرع سیما ڕاستەقینەکەی دەرکەوتووە لە سووریا چەندە دەوێ وای دەربخاوانە پاشماوەی ئەسەد بوون و دەیانێ وڵاتەکەی تێک بدەن ئێستا کورد لەوێ بەرامبەر ئەحمەد شەرع ینی ئەوە ئەم هێزە هەیە بێ مامەڵی لەگەڵا بکە لە باکووری کوردستان ئەو دۆخێگاتۆتە پێشەوە دەبینین باسی پرسی ئاشتی دەکرێت بەڵام هێشتا ڕۆژانە بۆردومانەکانی بەردەوامە ئێمە لە باشووری کوردستان ینی ئامادەین بۆ ئەم دۆخە وڵا باش تریش بەم کورسەکەی تۆ لە ئەحمەد شەرع ترسناکتر بە دڵنیاییەوە لەسەری دابن هەموو ساتە وەختە معارەزە بۆ گۆڕانکاری بە دڵنیاییەوە لەسەری دابن ئومێ دەکەم ئێمە بۆچی ئامادە بووین تا بۆمە ئامادە بین ئێمە حکومەت ئەبێ استراتیژیەتی استراتیژیەتی ئێمە چییە؟ سفر پلانمان چییە؟ سفر چۆن لە کوتی ئەگین لە سووریا هێشتا ئێمە بەشێکمان ئەوە بە چەمکی پیرۆزی بەرماڵی پیرۆزی ئەکەینە بەر ئەحمەد شەرع ئەمە کۆمەڵی ڕەوتی سیاسی حزبی ئیسلامی لە کوردستانە بەرماڵی پیرۆزیان کردوتە بەری ئەحمەد شەرع ئەمە بەشێکی تریان کە حکومڕانە و دەسەڵاتی گەورەی هەیە و دەواازەکانی لەگەڵ سووریا بەدەستە دەیەوێت چیمان پێ بڵێ دەیەوێت پێمان بڵێت ئەوەی کە نوێنەرایەتی کوورەکات هێزەکانی سووریای دیموکرات نین
بەڵکۆ و هێزانن کە لە ژێر عەبای ڕەشی تورکیا و پارتی دیموکراتی کوردستان لە سووریا هاتی. ینی مەسەلەن بەوەی کە هێزەکانی سووریای دیموکرات یا ئەزمموی خۆسەری بچووکەنەوە بیخەنە باوەشی گرروپێکی ترەوە کە هەرگیز بەشدار نەبوون لەو سەقام ژیریەی کە ئیدارەی کوردی لە ڕۆژاوی کوردستان هەی بووە. بۆیە ئێمە بەرنامەکەمان بەداخۆ ئەمە پەیامە ئاڵێم بەرنامەی ئێمە بۆ بەرهەمهێنانی سەقامگیری نەبووە لە سووریا بەڵکو ئەوەی کە کردومانە بەشی زۆری بۆ تێکدان بووە ینی پاڵپشتیمان نەکردوون نەبووینەتە بەشێکی کاریگەر لە داڕشتنی سیاسەتی نوێ لە سووریادا. دکتۆر مەزنوم عەبدی هاتارێمی کوردستان کۆبوویەوە لەگەڵ بەڕێز مەسعود بەرزانی کۆبوونەوەی بەردەوام و دیداریشی هەیە لەگەڵ بەڕێز بافڵ تاڵەبانی سەرۆکیەکێتی یعنی تر بۆ ئەمان ئەیانەوێ ئەوێ تێک بدەن ینی ئەو تا دادەنیشن لەگەڵ یا ینی وەکو تەنانەت لەگەڵ بەڕێز نێسیڤان بارزانی ینی کۆبوونەوەکانیان هەیە دیداریان هەیە یەکبینین هەیە جۆرێک لە پەیوەندی و لە تێگەیشتن هەیە ینی ئەکرێت چی بکرێ بۆ ڕۆژاوای کوردستان بۆ باشوور دەتوانێت چیتر بکە ئەوەی لە ئەعلامە ئەوگوزەری و ئەو ترێ شتێکە ئێمە وەکو کورد بە ئەزبوونی کورد لە 35 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان یەشتی باش فێر بووین لە میدیا لە ڕووی کوێریەوانێ زۆر زیرەک بین ینی لێزانی سیاسەتی ئێمە و دەرخستنی خۆمان وەکو کەسانی زۆر دیموکراتی زۆر باشی ینی فێر بووین لە ئەتەکێتی قسەکردن و خۆگۆڕین و دەرکەوتن لە بەردەم شاشەیە بەڵام لە کردارە زۆر لاوازی ئێمە چیمانەوێت ئەوان چیانەوێت و ئەبێت چی ڕووبا لە ڕۆژاوی کوردستان لە سووریا ناچووکە مەسەلەی سووریا زۆر لە ئێمە گەورەترە ینی زۆر لە تێگەیشتنی کورد لە باشوور گەورەترە زۆر گەورەترە ینی نابێت خۆمان بخەینە نێو خەڵەتانێکی سیاسیەوە چووکەوە نالۆژیکیە بێت ئێمە ئەمانتوانی چی بکەین یەک دوو سێ یەکەم لە زەمینە سازی بۆ پاڵپشتێکی ڕوون لە باشووری کوردستان وەکو وتم هەڵمەتی بە پیرۆزکردنی ئەحمەد شەرع هەیە ئایا هەڵمەتی بە چاکناساندنی مەزلوم عەبدی و سەرکردەکانی تر هەیە ئەمە خاڵێکە کە مەسەلەن حکومەت بە پێی یاسا بێت لێکۆڵینەوە لەم وتار و بانگشەنە لە بازدێشی دیاری کراوە ئەوە چووکە مەسلەی بەکارهێنانی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ پیرۆزکردنی کارکتەرێک جیاوازە لەوەی کە تۆ لە ڕووی سیاسیەوە بە کارکتەرێ بڵێ ئەم کارکتەرە پۆزەتیفە و گرنگە دوشتی زۆر جیاوازە کاریگەریەکانی جیاواز ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم لە ڕووی بنیاندانەوە لە ڕۆژاوی کوردستان ئێمە خۆمان گیرفانمان بەتاڵە لە ڕووی ئابوووریەوە چیمان کرد سێی عەرەبەکان چیەکەن قەتەر چی بۆ دیمەشقەکە سعودیە چی بۆ دیمەشقەکە ئێمە چیمان بۆ کۆبانێ کردووە چیمان گیرفانمان بەتاڵە ئەوەی وان ئەڵێن ئێمە لەسەر ساجی عەلی خۆ من وەزیری دارایی نیم هەجە وەزیری دارایی شەربەقە منی لێزانی نازانم بڵێم چێ نیم یعنی بەردامەکە نامەوێت بێتە قسەکردن لەسەر کارکتەرە سیاسەکانی هەرێم چونکە چەمکەکە بە ئارەستەیەکی ترە دەناخۆ من نازانم یعنی هەرێم چی هەیە و چی نییە ئەگەر لە گیرفانی خۆمانەوە سەیریکەین ئەڵێن بەتاڵە بەزەگەر لە گیرفان و عەرش و بانقەکانی دەسەڵاتەوە سەیریکە ئەڵێن بە قەتەرمان هەیە ئێمە بەژە هەچ کۆبوونەوەی کۆنگرە و کۆبوونەوە و پانێڵ و دیبەیتێک لە ئاستی جیهان و ناوچەکە بکرێت لەسەر ئابووری کەسانی یەکەمی هەرێم بەشداری ناکەن ئێمە خاوەن پارە دید ئەڵێن مەسەلەن ئێستا پێش بێم بۆ بەردامەکەی جەنابەت ئەڵێن کەس هەیە بۆ لە هەرێمی کوردستانە $1.5 ملیۆن $150 دەفتەرەکە نازانم تۆ باشتری حساب وشتن 150 دەفتەر داوە بەس بۆش دەمبینیوە بەس دەیزانم لەوانێتەوە ئەڵێ یەک کورسی کڕیوە لە داڤۆس بەس بۆی دانیشە بڵێن ئەندامی مؤتەمەری داڤۆس بووە ئێمە لەم ڕوانگە ئابووریەوە سەیریکەین ئەمانتوانی ئێمە دامی مادی بکەین کاکە من ئەڵێم نابێت سەریەشە بین بۆ ئەزمموی خۆسەری ئێمە سەریەشەی سیاسی ئێمە نەمانتوانیەوە شتی پراکتیکی بکەیت ئەگەر لە ڕوانگەی کورتبوون سەیکە یەک نمونە بەراو سوپاس دەکەم و پرسیارەت کرد
شتێکە بۆ باسکەم جەنابەت وتت چۆن هاوکاری بکەیت ئەزمموی ڕووخانی شا لە ئێران هەیە ئەزانی هێزە کوردیەکانی باشووری کوردستان چۆن بەشداریان کرد بە چەک بە پێشمەرگە بە شەهید بوون شار بە شار و هێزیشە بوو دیشی بوو تەمان هێزی کوردیشە بۆ دیژی بوو ئێمە ئەمانتوانی بەم شێوازە بەشداری ینی 46 ساڵ پێش ئێستا توانیمانە بەو شێوازە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆڵ ببینین کاتێ لە شاخ بووین کاتێک کە کوردێکی ڕەسەن بووین کاتێک وەکو ئەو هاوڕێیاڵێ نیشتیمانی هەمووان بوو بەڵام ئێستا با 46 ساڵ ناتوانین ئەو ئەزمونانە دووبارە بکەیتەوە گیرفان گۆڕاوە بەرژەوەندی ئابووری گۆڕاوە کورتبوون ناگۆڕێت ئینسانی بوون ناگۆڕێت ئەمانە شتگەلێکە مخۆ من لەوە تێگەم ئازیز گیان من لەوە تێگەم دەوڵەت جیاوازە عقلی دەوڵەتداریەتی و مەسئولیت لە حکوومەتە جیاوازەوەی لەوەی کە تۆ لە بازارە یا لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیا قسە بکەی مەساڵحی سیاسی تێگەم لە پاراسی بەرژەوەندی و سیادەتی ئەگەم بەڵام خۆیمە هەمومان فرۆش سیادەمان فرۆشتووە سەروەری و سامان و هەموو شتێکمان نەفرۆشتووە بۆ ناتوانانی ینی مەسەلە لە دیوێکی ترەوە کار بکەیت ئەگەر ئێمە مامۆستا تۆش لە من باشتر دەزانی هەموو بینەرێکی بەڕێز دەزانێت کە ئێمە هیچمان نەماوە ینی مەسەلەن هێشتا من خاترەگرم کە بەم شێوازە ئەدوێم زۆر خاترم گرتووە دەنا هەمومان دەزانین ئێمە لە کوێ ئاژی بۆ فرۆشبات وڵی خەڵکەزانی بۆچی فرۆشتوێتی فرۆشمان لەبەرەوەی حەزمان لێ دەبوو ئێمە لەگەڵ پیرۆزیانی ئێمە لەگەڵ نیشتیمانێکی جوانان نەبووین ئێسم نیشتیمانە بۆ جوان نییە جوانی لە نیشتیمان کاتێک جوانە نیشتیمان نا ئەوانەی ئەو سیاسیانەی کە لە سەریەشین زۆر جار لەو دیدگانەی کە لەسەر چەمکی نیشتیمان و سیاسەکان دوو شتگەلی جیاوازێت نیشتیمان وەکو خاک هەمیشە هەر جوانەمێنێتەوە هەماخۆت ئەڵێت سووریە ڕائیدی ئەدەبی تەمەڕۆت لە سووریا ئەوەی بەم خاکەوەم بەستێتەوە تەنها پێڵاوەکانمە بەس بەشی دۆمی ئەڵێکی ئەوەی دەست لە گوڵێکی با دەست لە دڵمەتە بۆ ئێمە نیشتیمان جوانە بەڵام ئەو سیاسیانەی کە باسێتگانی پێوەکەن کە ئەی ماشنەوە ئەوە ناشێرینی کردەوە مە دوو شتی جیاوازە هەرچەنە لە ڕێڕەوە ڕاستەقینەکەی بەرنامەکەش لامانە لامان نەداوام و پرسەکان پەیوەستن بەیەکەوە باز لە کوردبوونەکەین لە گۆڕانکاریەکاندا بگومان باشووری کوردستانیش بەشێکی گرنگە واکرێ بڵین درێژترین ئەزمموی حکومڕانیە بە درێژایی مێژووی کورد لە دوای میدیەکان ئیمپراتۆرێتمان دەبوو ئەوەی کە تاریخە باشە یعنی قسەکە لەسەر ئەوەیە ئێمە بەم ئەزممونە زۆری حکومڕانیەوە ئێمە ئەبێ ئێستا ڕێنیشان دەربین بۆ ڕۆژاوا بۆ باکوور وانە جاریشترەی لێمەوە زۆر جار ئێمە لە سەروبەندی کەوتنی سەڵدامە 22 ساڵ پێش ئێستا ئەماوە ئەزمموی دیموکراسیە دەگوازینەوە بۆ بەغدا ئەزمموی کوردبوونە گوازینەوە بۆ هەموو شوێنەکانی تری دنیا بەس ڕەفتارە سیاسیەکانمان هەڵسو و کەوتەکانمان پێچوانەی ئەمەی سەلمان ئێمە ئازێکیان کوردبوون ئابووری وڵات تەندروستی پیشەسازی خوێندن پەروەردەمان چی لێ کرد پڕ کرد لە گەندەڵی ئەفسەد ناکولیشی هەموو شتێک پرۆسەکەمان لە جیاتی ئەوەی چاچی بکەیت بەرەو ئەو ئەڕستە خراپەمان بدۆ بۆی ئێستامە لە دۆخەکان تێناگەین ینی مەسەلەن ئەوەی کە لە سووریا ڕوادا ئەگەر وڵاتێکی تەندروست بووینایە ئەبوویان مەسەلەن حکوومەت زانکۆکان ڕاست پێرێت توێژینەوەی لەسەرکە ئێمە لەکوێی ئەم معادلانە ئاوەستی چەندی بەیتی تەندروست لەسەر ئەم پرسیارە بوو کە ئێمە ڕێککەوتین بەرنامەکە بێگومان ئەوەیە کە ئێمە ئەبێت چی بکەین وە چۆن ڕوبەڕووی ئەمانە بینەوە بەرنامەمان چی بێت نیمانە ینی ناشمانەوە بمان بێت ینی ئێمە بۆ هەموو شتێک پانێڵەکەین بۆ هەموو شتێکی ناپێویست پانێڵ و دیبەیتمان هەیە بەس بۆ هەموو شتێکی پێویست هیچ گفتوگۆیەکی جدیمان نییە دکتۆر بێمەوە سەر پرسیارە جەوەرێکە زۆر جار لێرە و لەوێ دەوترێت دۆخەکە جارستۆدیۆکەت بووە گەرمە گەرمە ئەوە دڵە گەرمە ئەوە حەماسی بۆیە دکتۆر بێمە سەر پرسیارە جەوهریەکە ینی ئەوەی کە بەرنمەکەمان لەسەر کرد دەوترێ ئێستا هەندێک دەڵێن ئێستا دۆخێکی زۆر زێڕینە بۆ کورد کە ڕەنگە دەیان ساڵ بێ کورد
دۆخی وای بۆ نەهات بێتە پێش تۆ پێ دوایە دۆخێکی زێڕی نەبوو بێگومان بەڵێ بێگومان یەکێکە بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان کە دڵنیام لەوەی وەکو پێم وتی سەرەتای بەنامەکە عەرزم کردی حکوومەتی ئەحمەد شەرع بەم شێوازەی ئێستا هەرگیز نامێنێتەوە هەرگیز مستەحیلە بێ و سووریایەکی یەکگرتووش هەرگیز نابینیتەوە و ئەو تەماعە سیاسی ئەردۆغانی شەیەتی هەرگیز ڕوودادا ینی شتگەلێک ڕوەدات لە ناوچەکەیە بە تایبەتی باسی ڕۆژاوای کوردستانەکەم نە بە دڵی ئەحمەد شەرع و گرۆپەکەیەتی نە بە دڵی ئەردۆغان و حکوومەتی ئەکپاتیە شتگەلێک ڕوەدا کە هیچ گومانێکی تیانە کە لە بەرژەوەندی کوردی سووریایە بە تایبەتی ئەگەر ڕێگەر نەدەن وەکو لای خۆمان گروپی تر هەڵتۆقێ بڵێ ئێمەش بەشداری لەم پرۆژێ ئەوە دیکتاتۆریەت نییە لە مەرحەلەی تەکوینی دەوڵەتە زۆر گرینگە قسەیەکەکەم ڕەنگە بەرپرسیارەتێکی تاریخی بێ بەس ناچاری بیکە مەسەلەن لە ئەمریکایە شەڕی ناوخۆ ڕوویاوە بۆ ئەوەی ئەمریکایەکی یەکگرتوو هەبێت ئەبێ هێزێکیان هێزێکی تر بخوا هێزێکی شەڕکەر بخوا دەنا نابی بنێتەوە دەنا نابی بە دەوڵەت هەرچەند ئەم قسەی ڕەنگە بەرپرسیارەتی بێ بەڵام ئەوە ڕاستێکە ئەگەر پیاڵەیەکی ژەهر بێ نالا بە پێچوادە ئێستا ینی مەسەلەن ئیداری خۆسەری 14 ساڵە هەژمۆنی هەیە و دەسەڵاتی هەیە و حەکیم بوو ئیدارەی داوە و شەڕی ناوخۆش ڕووی نەداوە خۆمەریش نیە شەڕی ناوخۆ من یەکێکم لەوانەی بە هەموو جۆرێک دژی کوشتنم دژی تۆنوتیژی هیچ شتێکی لێ سەوز نابێت بەڵام ڕاگرتنی ئەوەی کە چی گرینگە من گرنگم یا کورد من گرنگم یانەتەوە من گرنگم یا نیشتیمان تەبان هەمویان نیشتیمان و کورد و نەتەوە دەوڵەت گرنگترە لە مەسلەحەتێکی کەسی بۆیە تۆ پێویستە چی باشە بۆ ئەو پرۆژە سیاسیە بیکەیت و جێبەجێ بکەیت بۆ نمونەگە لە باشووری کوردستان دۆخەکە بەم جۆرە نەبووایە ئەم دۆخی 50 و دوو ئیدارەیە و شەڕی ناوخۆ بۆ ئاڕاستەیە نەبووایە تۆ پێت وایە تورکیا و ئێران ئێمان خۆشویست کە تەبەنی دوو ئیدارەیان کرد نەخێر خۆیان خۆشویست ینی سیاسەتی دوو ئیدارەیی مەسلەحەت و بەرژەوەندی ئەوانی تیاب ئەوان نانەویست مەسەلەن هێزێک براوی شەڕی ناوخۆ بێ هێزێک کۆنتترۆلی شارەکانی باشووری کوردستان بکە چونکە بنەمای خەڵک گرفتی لەگەڵەوەی نییە دوو هێزە بێ هەڵک گرفتی لەگەڵەوەیە کە خزمەت گوزاری نییە ژیانی نییە ئاوی نییە ئەوەسە کارەبای هەیە بەس پارەکەی بۆ نایرێ ئێستا خەڵک لە کارەبا ڕاکات واگەداری کوڕی قۆز خۆ منیش لەگەڵ تا حیزبی قایدانیم بانگەشە بۆ حیزبی قاید ناکەم باسی مەرحەلەی ڕاگوزەرەکەم هەرگیز یعنی مەسەلەن حزبی قاید و تاک حزبی کارەساتە باسی مەرحەلەیەکەکەم کە مەرحەلەی تەکوینکردنی دەوڵەت و پێگەاندنی کیانە بەڵێ بێگومان قسەکەی جەنابەت تەندروستە هەر کەسێ بانگەشە بکات بۆ تاگەڕەوی و یەک حیزبی و حیزبی قاید کارەساتە ئەوانە نابێ چانسی ئەوان بدرێتێت بیر و بۆچوونەکانی خۆیان تەرەحکەم باسی مەرحەلەی تەکوینی دەوڵەتەکەم ڕاستە ئێستا دەیان گرفت و کێشەی گەورەترمان هەیە وینە سەرقاڵمانەکەن بە کۆمەڵێ پرۆژە گەلی سیر و سەبەرەوانێک کە ئەوە ئیشی دەوڵەتە خۆی بڕارێکی کۆنکرێتی لێدات و ئەچێتە بواری جێبەجێکردنەوە نەک سەرقاڵی کۆمەڵاتی و شەقام و ئەو جۆرەشتانە زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد میرە مامۆستای زانکۆ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکە لەگەڵمان سەلامەتیش دەچوو نەکەم نەموت بەڵێنم پێدای سەلامەتە بی خۆشەویستان بەردەوامین